لا توريدمي برنامج باني باش كردستان دا برگەی تەندروستیمان بۆیەوە ئامادە کردووە کە مانگی ئۆکتۆبەر مانگی هۆشیاری شەرپەنجەی مامکە بەڵام ئەوی ئێمە کە ئەمڕۆ دیاریمان کردو چشکی دەخینە سەر باز لە شەرپەنجە دەکەین بەگشتی باز لە نیشانە گشتەکان دەکەین باز لە هۆکارەکانی دروستبوونی شەرپەنجە باز لە لایف ستایل باز لە سیستەمی خۆراکی بێکمان پرسیاری زیاتر ئاراستی میوانەکەم دەکەم زانای زیاتری لێ وەردەگرم بۆ گفتوگۆ زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتر بە میوانداری دکتۆرە ئالا عوسمان کە پسپۆڕی نەخۆشیەکانی شەرپەنجە بشێکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە سڵاو لێبێت دکتۆرە بەیانی و باش سپاس بۆ ئامادەبوونت لە تەوەری جۆمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا کە ئەم مانگی هۆشیاری شەرپەنجەی مە بکەم بەڵام من لەسەرتا ئەمێت باز لە شەرپەنجە بەگشتیدا بکەم ئایا هۆکارەکانی توشبوونی تاکێک چییە بە شەرپەنجە؟ باید باش هانەجان ئەم مانگە وەکووە ئەزانین مانگی ئۆکتۆبەرە مانگی پەمەیەکەیە مانگی تەوعیەیە بە سەرەتانی مەمک بۆ ئافرەتان ژێرپەنجە بە شێوەی عام لەم دو سێ ساڵەی ئەخیر توجیهی عام بۆ بۆ سکرینی ئێرلی سکرینینگ فبینین خەڵکی زۆر تێن بۆلامان بۆ فحسی ذاتی و فحسی پێشەوەی وا ئەعراز دەرسێکە و فحسی دەوری بەڵێ کەواتە ئێمە کە باز لە شەرپەنجە دەکەین بێگومان جۆرها شەرپەنجە هەیە باسیرەوە دەکرێت کە تاکێک تووشی ئەم گرفتە دەبێت لە دابەشبوونی نایاسایی خانەکانە کەواتە بەگشتی چی وا لە تاکەی دەکات تووشی ئەم گرفتە بێت هۆکارەکانی بەگشتی چین دەوروبەر چۆن کاریگەر دەبێت بەسەر ئەم دۆخەوە ئەسباب زۆر هەیە بۆ توشبوونی ژێرپەنجە بەس بە شێوەی ئامەتوانین بیکەینە ئەسبابی ویراسی جێنێتیک عاملی جێنێتیک تەئسیرەکالی ئەوە ئەتوانین بڵێن لە 115 لە حاڵەکان توشبوونی ژێرپەنجە لەم سەبەبەیە لە 185 بۆ 85 سەبەبی توشبوونی ژێرپەنجە پێڵێن ئینڤایرۆمنتەڵی فاکتەر ئەوەش ئەتوانین تەقسیم بکەین ئەو ئەبێتە بەشی هین با بڵێن بیئی خواردن تەئسیرەکە لەگەڵ ڕاضەی ئەو ورزش عینەن تەئسیرەکە لەگەڵەوانەی حاڵەی نەفسی ئەو نەوع دەرمانگەلێک با بڵێن ئەیخوا خاصن ئەگەبلی بۆ نەوعی ژێرپەنجەی مەمک بێ نەوعی هۆرمۆناتەکان وا ئافرەت وەرێگرێ لەبەر مناڵبوونی ئەو شتانە ئەوانە عینەن بێتە سەبەبی لە سەبەکان توشبوونی بە ژێرپەنجە کەواتە دکتۆرە لێرەدا نیشانە گشتیەکان چین بۆنە ئێمە بە دیاریکراوی باز لە شەرپەنجەیەکی دیاریکراو ناکەین بۆ نیشانەکەی بەتەواوەتی تەشخیص بکەین بۆ ئەم جۆرە بۆ نەسی بێت یاخود مەمکی بێت یاخود جۆرەی تر بێت لێردا دەکرێت نیشانە گشتیەکاندا چی بن کە تاکێک لە جەستەی خۆیدا یاخود لە دەموچاوی خۆیدا ببینێت بڵێ من تاو تووشی ئەم گرفتە بووم دەکرێت نیشانێکی گشتیە بە تاک پێی بناسێتەوە وەکو وازانی ژێرپەنجە خۆی علمیە تازەیە زۆر ئەگە هەر پێ بڵین هەر سیستمی خۆی نیشانی جیاوازی خۆی هەیە سەرەتانی کۆڵۆن جیاوازە لەگەڵ سەرەتانی مەمک جیاوازە لەگەڵ سەرەتانی سینگ جیاوازە لەگەڵ سەرەتانی تر ئەگە با بڵێن بە شێوەی عام نەخۆش دەست پێەکە کێشی دابەزیە خواردنی کەمە بێ ئەمە با بڵێن ئەگە بە شێوەی عام بڵێن ئەو ئەگە حسەکە بە گرەیە لە سینگی لە عقدی لەنفاوی ملی ئەو ژێرباڵی ئەمە بە شێوەی عام بەڵێ بەشێک خوێنی بەڵێ بەردەوام بە دکتۆرە بەڵێ کاتە دکتۆرە لێرەدا بەشێک بازەوە دەکەن پێشینەی شەرپەنجەدا بۆ منە پەڵەی سپی لەناو دەم دروست دەبێت یاخود خاڵی سپی لە سەرزماندا بوونی ئەبێت دەکرێت پەڵەی سپی ناو دەم یاخود لە سەرزماندا تاکەکە بڵێت من تەواو تووشی شەرپەنجە بم جاخود هەر جۆرێکی بێت بەڵێ دکتۆرە
گوێبیستی منیت من ئەمەوێت بزانم کە تۆ باست لە کەم خوێنی کرد یاخود باس لە دابەزینی کێشی لەشی ئەو کەسەدا کرد یاخود ئیشتیهای خواردنی نامێنێت من ئەمەوێت باز لەو کەم ئایا پەڵەی سپی دەردەکەوی لەسەر بۆمنە سەر زمانی یاخود خاڵی سپی لە ناودەمی دەکرێت ئەمانە دیاریکرااو بێت بڵێت ئەم تاکە تووشی شەرپەنجە بە خۆی پێی بزانێت. باڵێ بێگومان وا دیارە دکتۆرە گوێبیستی منە ناوبڕێ وەرەگرین و پاشان بە تەوەری دوام بێگومان گفتوگۆی زیاتر دەکەین. بێگومان گفتوگۆکانمان بەردەوامە پرسیاری زیاتر ئاڕستی میوانەکەم دەکەم. دکتۆرە پێش ناوبڕەکە ئەگەر ئێستا گوێبیستی منی ئەمەوێت باز لەوە بکەم بەشێک باز لەوە دەکەن گرفتی ناودەمیان دروست دەبێت بۆ منە پەڵەی سپی لە ناودەم یاخود خاڵی سپی سەر زمانیان دروست دەبێت دەکرێت ئەم گرفتە لە تاکێکدا هەبێت خۆی بڵێت من ئیتر پێشینەی شەرپەنجەم هەیە. عفوان باڵێ دکتۆرە پەڵەی سپی ناودەم یاخود خاڵی سپی سەر زمان بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ پەڵەی سپی خۆی بە شێوەی هین ئەوە پێمانەڵێ ئەم نەخۆشە مەناعەی دەست پێی کردووە دابەزیوە ئەوە سەبەبی زۆر هەیە یعنی شرط نییە سەبەکەی و ژێرپەنجە بێ احتیمال نەخۆشەکە خۆی لەو نەوعە بێ با بڵێن نەخۆشی مەناعی هەبێت مەناعی دەست کەم کردەوە ئەو دەرمانیەوە ئەو بەعزە کەسەکەڵێک هەیە حەزی لە ناخواردنی شۆر و توش با بڵێن ئەو گەرمە پێڵێن الحرق الفیزیایی با بڵێن ناودەم وستاوە ئەوەش نەوعێکە لەم هینەوە پەڵەی سپی ئەکا فشرط نییە ئەنه علامەی ژێرپەنجە بێ بەعزە جارش بڵێ ئەنه احتیمال بیدایی ژێرپەنجەش بێ بەس 100% نا گەلێ دکتۆری اختصاص خۆی ببینێت و ئەم کێشەیە جیاوازکە. پێش ناوبڕەکە تۆ باس لە هەندێک هەبوونی نیشانە کرد کە لە تاکێکدا دەکرێت ئەمە نیشانەی گشتی شەرپەنجە بن دەکرێت کە بۆم نەکەسێک ئەو نیشانانەی لە خۆیدا بەدی کرد ڕاستەخۆ سەردانی پزیشک بکات بڵێ ئیتر من تاوام تووشی گرفتێک یاخود جۆرێکی شەرپەنجە بوو. یعنی نیشانەکان دەرچووە بەس حس پێی ناکەیان ئەلو؟ بەڵێ دکتۆر مەبەستمەوە بۆ ئەو نیشانانە لە خۆیدا کاستی پێ بکات پرسیارەکەت وا بوو؟ بەڵێ مەبەستمەوەیە کە بۆ منە کێشی زۆر دابەزێت نەخۆش حس یعنی ئەم نیشان بەڵێ خۆی عادەتەن حس بە هیلاکیەکە بە گیانێشاکە بەس زۆربەی خەڵکی ئێمە ئەم شتە بە شتی طەبیعیە بینێ لێ ئاعرازەکان تۆزێ زیاد بووە یعنی مراجعە ناکە یعنی احتیمال مراجعە بکە کۆرسی عیلاج وەرگێت ماوەیە چاکە بێ و گوێمە لە دەها اینجا کێشەکە زیاترە بێ و نەخۆشیەکە چیتە مەرحەلەی ترەوە ناگەین پێی بەم حاڵەیە.
کاتە پێویستە تاکێک چەند مانگ جارێ بۆم نەگەربێت و ئەو نیشانانەی تیا دەرکەوێت یاخود یاشی دەرنەکەوێت چەند مانگ جارێ بێ پشکنین بۆ خۆی ئەنجامدا بۆی بزانین تووشی گرفتێکی وا بۆ یاخود نا لە ئەمان کاتە ئەوانەی کە باوانیان شەرپەنجیان هەیە سەر ڕاستی ئەگە بێتە سەر ڕاستی لە وڵاتی ئێمە بۆ بەنسبەی سکرین ئێمە خۆی مەگەرێ سکرینمان هەبێ بەڵێ لە وڵاتی ئێمە بەس یەک بەرنمەیەکمان هەیە بەرنمەی کەشف المبکر عن الثدي بەرنمەکانی ترمان نییە فلەبەرەوە نەخۆش هەر کەسە بێتە سەر ثەقافەی خۆی انه مراجعەی دکتۆرەکە یان نا بەس ئەگە بێتە سەر وڵاتانی دەرەوە بەرنامە هەیە بەرنامەی کەشف المبکر سەرەتانی قۆڵۆن هەیە سەرەتانی پرۆستات هەیە سەرەتانی سینکی هەیە بەس بەداخەوە لای ئەمانە هێشتا ئەمانە نەشوگاتەوە سەری وزارەی سەحەی عێراقی نەهو بێتە بەرنامەی لە بەرنامەکان بەڵێ ئەمە لە دەستپێکی بەرنامەکە باس لە هەبوونی هەندێک کۆکار کرد بۆم نە بە هۆکاری گشتی شەرپەنجەدا دەدرێت بەڵام زۆر گرنگە بۆم نە لە تاکێکدا باز لە ستەمی خۆراکیشدا بکرێت ستەمی خۆراک لێردا چۆن دەوردەبینێت دەکرێت تاکێک ستەمی خۆراکەکەی چەند دروست بێت یاخود گونجاو بێت وەکو پێشینێک بەکاری بێنێت بۆی کە تووشی گرفتێکی یاخود جۆرێکی شەرپەنجە نەبێت وقایە با بڵێن ژوورەکانی وقایە لەم نەخۆشیە طبعاً لە 100% ناتوانین خۆمان دوورکەوەین لەم نەخۆشیە چکە وەکو واوتم هەیە عاملی ویراسی و هەیە عاملی فیزیایی و هەیە عاملی بیئی و عاملی فیزیۆلۆژی بەس بە شێوەیە عام بەشەرەکە توانێت خۆی جوڕۆکەوێنێ لەم نەخۆشیانە ستایلی سەحی بەکاربێنێ ستایلی سەحی لە ناخواردنەوەیە لە محافەزە لە کێشی خۆی لەگەڵ ورزشە وەگە چەندێک بتوانێت لەم خواردنانە پێیاڵین لە فاست فود دوورەوە بکەوێت بەڵێ کەواتە تەمەن لێرەدا ڕۆڵ دەبینێت ئەسبابن بۆ زیادەی بەڵێ بۆ زیادبوونی کێش لە ریسێرچەکانش دەرچووەینەوە زیادبوونی کێش لە سەتاسێل زیادەکە نسبەی ئیسابەی ئەو کەسە بۆ ژێرپەنجە خلال حیاتی بەڵێ ئەی لێرەدا دکتۆرە تەمەن چۆن ڕۆڵ دەبینێت تەمەن پەیوەندی بەم بابەتەوە هەیە عەفوان دکتۆرە تەمەن بوونی هەیە لێرەدا بۆم نەبووترێ لەم تەمەنەیەدا یاخود زیاتر ئەوانەی تەمەنیان هەڵکشاندایە بەڵێ خۆی وەکووا ئەزان بەڵێ خۆکو ئەگەوا بزانی نەخۆشی ژێرپەنجە خۆی پێ نەخۆشی گەورە لە عومرە نەخۆشی گەنجان نییە لە وڵاتی لەبەرەوە لە وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەمریکا و بریتانیا زۆربەی نەخۆشیەکان نەخۆشی ژێرپەنجە بە نسبەی وڵاتانی ئێمە نسبەکەی زیاترە چکە ئەوان تەمەنیان ئەحسائیەن وەکو وا دیراساتیان مەوجودە تەمەنیان لە درێژترە یعنی ئەمیدین تەمەنیان لە 80 و 90 زۆرە فلەبەرەوە سببێ لە ئەسبابەکان ئەوان نەخۆشییان زیاترە ئەکەینە ئەم بابەتەوە تەمەنیان درێژترە بەڵێ کەواتە ئەو جۆرە شەرپەنجانە کامانن کە دەکرێت وەکو خۆ ئاماژەپەیەکی ئەوانی زیاتر لە تەمەنیان بەرەوسەر وەیە تووشی دەبن کام جۆرانن خۆی گشتی جوورەکانی ژێرپەنجە هین لە گەورە لە عومرە بێت چکە عاملی جینی چەندێک بەشەرەکە لە عومرە گەورە بێ خەلایەکانی کۆنتترۆلی نامێنێ تەعاڕوزەکە بۆ تەخەلخولی جینی تەعاڕوزەکە بۆ ئەی شێوەش لە شێوەکانی ژێرپەنجە و ئەی بێشی لە بێشەکانی ژێرپەنجە بێت دکتۆرە ئێستا ژێرپەنجەیە تایبەت نییە بۆ عمری معەن بەڵێ دکتۆرە ئێستا ئێمە لە وەرزی پاییزە دەوترێت یەکێک لە نیشانە گشتیەکانی شەرپەنجەش هەبوونی تا یاخود بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستەی ئەو کەسێ لە پلەی ئاسایی خۆی لێردا بۆم نەتاکێک تووشی ئەم تا بەرزبوونەوە دەبێت یاخود بەرزبوونەوەی پلەی گەرمیە دەبێت چۆن بزانێ ئەمە شەرپەنجە یاخود پەتایەکی وەرزیە تووشی بووە دەکرێت جیاوازێک بکرێت پەتا لە گشت نەوعی ژێرپەنجە نابێ لە بەشێ تایبەتە بێ ئەوەش با بڵێن بەشەکانی ژێرپەنجەی خوێن زۆربەی نەخۆشەکان ئەم تووشی بەتاتێن ئەو با بڵێن ئەگە مەرحەلەی ئەخیر بێت
بە یەکجا مەناعەی دابەزیوە ئەو نەخۆشیەکە لە مخی ئێسکەکەی دابێ مەناعەی دابەزێ نەخۆشەکە پێ ئەو کاتە تووشی ئیلتیهاباتی عامە بێ تووشی بەتعدێ اینجا چۆن دیارە دکتۆر مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە ئەو تاکە تووشی بەرزبوونەوەی پلەکانی گەرمای جەستەی دەبێت لە پلەی ئاسایی خۆی واتە لەوانەیە زۆر ئارەق بکاتەوە یاخود تایی بەرزی هەبێت بەڵێ 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 ئەو چۆن فەرقێکەیە دکتۆری اختصاص دەتوانێت ئەوە جیاواز بکاتەوە چونکە عادەتەن پەتا سەبەبەکەی با بڵێن ئیلتیهابات بێ ئێمە عادەتەن 2 ڕۆژ بە 3 ڕۆژ عیلاجە دەین بەو 2-3 ڕۆژە گەرێ تایەکەی دابەزێ حاڵاتی کەم هەیە با بڵێنەکە ئیلتیهابی بکتیری بێ ئیلتیهابی ڤایرۆسی بێ و ئیلتیهابی فطریات بێ ئەوە احتیمال بۆ 5 ڕۆژی 7 ڕۆژێ زیاد بکە بەس عینەن بە عیلاج تایەکەی نابێ ببینێ فلەو حاڵەیە لەبەرەوە کە ئەی نەخۆشیە مراجعەی دکتۆر بکاتەوە دکتۆر پێڵێەوە عیلاجەکەم بۆت نووسیوە خۆت متابعە بکەیتەوە لەگەڵ 3 ڕۆژ دوای 5 ڕۆژ ببینەوە بەس لێرە چێ بێ ئێمە عادەتەن نەخۆشەکانمان کە عیلاج پێیان دەین دەها نابینەوەی 2-3 ڕۆژ چاکە بێتەوە تایەکا گەرێتەوە سەری ئەڕاتە لای دکتۆری تر دوایەوە دکتۆرەکە گۆڕێ بۆ لای دکتۆری تر بەڵام حاڵەیە نەخۆشەکە بزرە بێ احتیمال 3 هەفتە 4 هەفتەوە بەتاوە بێ بە شتی احتیاجی چکە دکتۆرە گۆڕێ و دەرمانە گۆڕێ مەبەست لە دەرمان گۆڕین مەبەست لە جۆرەکەیەتی گۆڕانکاری بەسەردادێت یاخود لە دکتۆرێکەوە بە دکتۆرێکی تر گۆڕانی بەسەردادێت بڵێ نەخۆشەکە مەسەلەن ڕاتە لای ئەم دکتۆرە لێ مەتەلەن با بڵێ مەتەلەن قورگی ژانەکە لەگەڵەوە تای بووە ئەم دکتۆرەم عیلاجە بۆ یونیسێکەی ڕاتە لای دکتۆرێتر ناڵێ من مراجعەم کردووە و عیلاجم وەرکردووە زۆربەی نەخۆشەکان بەم شێوەیە بینیان ئێمە پێمەش عادەتەن دەستپێی ناکەین بە فەحسی گرانبای و نەخۆشەکە هیلاک بکەین دەست پێ دەکەین بە عیلاج ئیلتیهابات لە عمومی وڵات وایە علاج التهابات 2 ڕۆژ 3 دەکەین ئیستیجابە هەیە یان ئیستیجابە نەبێ اینجا ڕۆینە فحوساتی تر پێڵێن ئینفەیسف پرۆسیجەر دەست پێ دەکەین خوێن سەحبکردن و ئەو شتانە لەگەڵی یەکەم جا فەحسی سەریری زۆر مهمە دوای فەحسی سەریری دەست پێ دەکەین اینجا بە فەحسی فحوساتی خوێن بەڵێ دکتۆرە ئەمە شتێکم بەرچاوکە دەوترێت بۆ جۆرەکانی شێرپەنجە هەر جۆرێکی بێت توێکڵی لیمۆ یاخود لیمۆ زۆر باشە دەکرێت بە مودەیەک ئەم خانانی کە زۆر بەشێکی ناسایی دابەش بوونە کەمتر بکرێنەوە یاخود گرفتەکەی کەمتر بێتەوە ئایا ئەمە دروستە؟ یعنی لیمۆ بخوا؟ بەڵێ لیمۆ بە توێکڵەوە بێت پێی؟ عەفوان بەڵێ دکتۆرە لیمۆ بە توێکڵەوە بخورێت دەوترێت بۆ ئەم گرفتە باشە شتیوانە خۆی وەکو ببینی دیعایات زۆرە و دیراسات زۆرە بێ بە نیزبەی تەغذیە بەس ئەوە لە 100% ئەو شتە نابێ ساگە جۆت لێ بووە ماوەیە نەخۆشەکانمانە هاتن خۆیان لە برسا هین کردوونە بە حەیث و مەناعەیانش دەست پێ کرد دابەزێ چکە خواردنی صحیان ناخوارد گویان لە ئینەهو خاصەی تەجویع الخەلایە خۆیان گیرۆکەونەوە لە مێوەیە لە شەکەرە ئەمە شتی علمی نییە لە 100% بەس ئەگەیمەوە تەکی دەکەم خواردنی صحی نەهوکێشت لە زمنی ئەوزانی طبیعی بیت ئەوە خۆی دیرۆتەکە لە نەخۆشی و قابلیت استیجابەت بۆ عیلاجی زیادە بێ بەڵێ دکتۆرە ئایا پێشنێک یاخود پێشگیریەک هەیە تاکە بیکات جگە لە ستەمی خۆراکیدا ئەنجامی بدات بۆی تووشی شەرپەنجەی هەر جۆرەکانی دانەبێت بەگشتی هەر جۆرێکی بێت بە تایبەت ئانەی کە باوانیان یاخود یەکێک لە باوانیان جۆرێکی دیاریکراوی شەرپەنجە هەیە ئەمە تو بەحسی ژێرپەنجەی ویراسیەکەین لەم حاڵەیە هەمانە حالاتی ویراسی وەکوواوتم کە دیراسات و ئەم حالای ویراسەکە لە 115 بۆ 120 لە حاڵەکان با بڵێن تقریبا 5-6 عائیلەمان هەیە ئەوها خۆیان عائیلیەن نەخۆشی شێرپەنجەیان هەیە اینجاوە پێڵێن جینی ویراسەکەی هەڵگرتی جینی ویراسەکەیە بۆ ئەم نەوع ژێرپەنجەیە ئەمە هەیەتەمان جینی براکە وان و براکاتوو
همان دوسي عائلة لكركوكش موجود هيا أم هربتي أم هلقرتي أم جينان بداخو أم عائلنا خلال فترة جيانيان احتمالي تجبنيان بوجر بنجا لسطا هشتاو بينجا بونوتو بينجا لبروا هي بيلين عملياتي وقائي وفحوصاتي وقائي دس بيكين ولعمري لعمري بشوكه وبابلين لعمري احتمال 8 بستو بينج او 8 سال دس بيانا كين بفحصي دوري لقل امانه مجموعه قال بله مانگی اکتبر مانگی شهریه بو برانبر با شرپنجه ممکشته باز له هوکارەکانی توشبن بە تاقیب بکە بە شەرپەنجەی مەمک لە هەمان کاتدا نیشانەکانیشی بەڵێ دکتۆرە گەر گوێبیستی منی ئەمە بزانم هۆکارەکانی توژبن بە شەرپەنجەی مەمکدا چیە نیشانەکانی چین و خۆ ئاماژە پێ کرد دەکرێت هەر شەرپەنجەیەک نیشانەیەکی دیاریکراوی هەبێت بەڵێ ژێرپەنجەی مەمک با بڵێن ئەسبابی بەحسی ئەسبابەکانمان کرد بە چی شێوەیەک نەخۆش حس بە ئەکاینەوە خۆی ژێرپەنجەی مەمکی هەیە عادەتەن حس بە با بڵێن بە عقودەیەکەکە ئەو شێوەی پێستی گۆڕاوە ئەو احتیمال ئیفرازاتی هەیە لە مەمک ئەو ژێر باڵی حس بە گرێ ئەکا لە ژێر باڵ ئەی نەخۆشی حسیە بەم عراضگە لەکردگەریە مراجعەی دکتۆری اختصاص بکە کە دکتۆری اختصاصش ئەیبینێ اینجا ئێمە بە فەحسەکە زاین ئەم گرەیە پاکە ئەو یانخوا حسەکەین گرەیە پیسە ئەگە گرەی پیس بێ و کاتە بۆ فحوساتی سۆناریان مامۆگرافی نەخۆشەکەیان بۆ احتیمال بۆ خوزعە بینێرین حتا جیاوازکەین لە نەخۆشیەکانی حەمیدە بێیان نەخۆشی ژێرپەنجەی مەمکە باشە لێرەدا گرفتێک بوونی هەیە بۆم ناتاکێک بازەوە دەکات تووشی شەرپەنجەی مەمکدا بۆ تا دەکاتە قۆناغی مەترسیدار وەکو پزیشکان باسی لەوە دەکەن پێی نازانێت ئایا چۆن تاکێک پێی بزانێت لە سەرتاوە تووشی ئەم گرفتە بووە بەڵێ وەکواوتم فەحس المبكر ما بالنسبة وزارة عراقي أم برنامج هي برنامج الفحص المبكر عن سرطان الثدي أو لمراكز صحية هي دكتوري تايبت فحص سريري كابو نخوشكا إنجا لقلا وش بنخوش لينا وصالي جاري قريبيكا لقلا وش نخوشكا في ركي إنه أم فحص لماله بيكا مانجي جاري قريب خوي فحص بكا طبعا أي آفرتي ئەگە لە عائیلەکەیان ژێرپەنجەیان هەبێ و لە عمری 20 ساڵەوە دەست پێ یەکەن فەحسی خۆیان بکەن لە ماڵەوە و لە عمری 25 ساڵ گەرێ دکتۆری ئیخسائی بیبینێ ئەوانەیشی وە نەخۆشی عائیلیان نییە ئەو وراثیان نییە ئەوانە لە عمری 40 ساڵەوە دەست پێ کرد لێ فەحس ذاتی لەگەڵ فەحس سەریری لەلایانی دکتۆری ئیخسائیەوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ئالا عوسمان کە پسپۆری نەخۆشیەکانی شەرپەنجە بەشێک ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بیسواز بزانیاریکە سپاس بۆ تو بۆ دکتۆرە ئالایش ئێستا وچانە